حکمە و گشت ئەندامانی ئەنجومەنی باڵای نووری حکمە دەستخۆشیم خۆتمی چەمچەماڵ هەیە داوە لە بەڕێزانەکەن هەر کەسێک توانایی هەیە بە هەر شێوێک لە شێوەکان هاوکارمان بێ و هەردی سەرشانی هەر هەمولایەتمانە بتوانین خزمەتێک بۆ منداڵانە بکەین شتێک پەروەردە بکەین کە خزمەتکاری قورئان بێت کە ئەخلاقی قورئانی پێدا بێت ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا إنا جعلنا ما على الأرض زينة. ئەمڕۆکە کۆتاییمان هێنا بە خولی هاوینەی بەشی کچانی دەستگای نووری حکمە لقی چەمچەماڵ ئەم خولە لە 15/6ەوە تاوەکو 25/8 درێژەی کێشا ڕۆژانە لە هەفتەیەکە 3 ڕۆژ دەواممان هەبوو قوتابیان دەوامیانەکە ئەمڕۆکە خەڵاتی یەکەمەکانەکەین و بڕوانامان دابەش کرد بەسەر سەرکەوتوانی خولەکەدا. خی گەورە پاداشی مامۆستایان باتەوە، خی گەورە پاداشی ئەو کەسانە ئەو مامۆستا بەڕێزانە باتەوە کە بەشدار بوون لەگەڵمانە لە سەرکەوتنی ئەم خولەدا. بەناوی خی بەخشندە و میرەبان من وەک باوکی دوو قوتابی کە بەشدار لە خولی هاوینەی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بێرەوە ئەمەوێ دەستخۆشی لە دەستگای نووری حکمە بکەم و ڕێز و خۆشەویستی مێ بۆ سەرجەم مامۆستایین دەستگای نووری حکمە کە جێدەستیان دیارە الحەمدولیا لە پەروەردەکردنی تاک بە تاکی خێزانی کورد ئەوانەی کە بەشدارن الحەمدولیا مناڵانەی کە بەشدارن وەکو خۆ مناڵەکانم کاریگەری خولەکە بە ڕەوشت و ئاکاریانەوە دیارە و زۆر سوپاسیانەکەم و دەستخۆشییان لێکم خی گەورە پاداشتی بە خێریان بداتەوە. زۆر خۆشحاڵم کە دەستگایەکی ئاوا لە قەزاکەمان هەیە بەڕاستی پێشبینی دەکەم بۆ هەموو دایک و باوکێکی ئازیز کە مناڵەکانیان بێنن بۆ دەستگایەکی ئاوا بە سوود و باش لە هەر شوێنێکێت دەستگای نووری حکمە لقی لێ ئەبێتەوە شەر لێ ئیلا لە چەمچەماڵ بێ ئەتوانم قوتابیەکان مناڵەکان چاندەرن بۆ دەستگای نووری حکمە زۆر سوودیە من وەکو وانەکانی ئینگلیزی و عەرەبی و کوردی فێربوونی قورئان و خوێندنەوە لە بەرنامەی زۆر باش فێربووم و دەتوانم لەسەر زۆر بە باشی قورئان بخوێنمەوە لە ڕێگەی دەستگای نووری حکمەوە. من یەکێکم لە فێرخوازانی نووری حکمە زۆر سپاسی مامۆستاکان مەکەم کە خۆیان بۆ ئێمە ماندوو کردو بە خۆبەخشی هاتوونە وانەیان بە ئێمەوە جۆتەوە و لە پاڵ ئەوەش ئێمە فێری قورئان و خوێندنەوەی قورئان و لەبەرکردن و پەروەردە و عەقیدە و زمانی ئینگلیزی و عەرەبی زۆر سوودم لێ بینیوە و هیوادارم کە ئەم دەستگایانە زیاتر بن. من یەکێکم بوو لە یەکەمەکانی دەستگای نووری حکمە و هیوادارم سوودیان بە هەموو قوتابیەکان بگەێن و هەر کەسێکیش کە نەیکردوتە نووری حکمە لەمە دوا بیکات.